چریکەی سازگاری کوێستانەکانی کوردستانە و دەنگێک زوڵاڵتر لە ئاوی کانی و هاو نەغمەی بولبولی خۆشخوان. عەزیز شاڕۆخ ساڵی 1938 لە شاری مەهاباد لەدایک بووە. بابم زراعەتی دەکرد، گەرچی نەی خوێند بوو بەڵام تەواوی شێعرەکانی وەفایی حاجی قادری کوڕی، مەلا محەممەدی کوڕی، شێخ ڕەزای هەموو دەزانی. براکەم دەیزانی ئەمن زۆر عەلاقەم بە هونەرە، گرامافۆنی بۆ کڕیم دەمشام کرد سەفحێکی هاویشتە سەر مزرێکەی و لێدا و ئەوەڵین دەنگ کە گوێم لێ بوو دەنگی مەلا کەریم بوو کە دەڵێنی بۆ دەشت و شێوشینە چەندە ماڵبان دیێ بەشیرینە. زۆر پێخۆش بووی حەد. دوایە وتی عەزیز ڕاوچ سەفحێ کرد بۆ لێدەم سەیازغەر بوو تەواوی بەدەنم وەلەرزی کەوت سازێکی سەی هەر لەوێ و لەو دەمیەوە هۆگری هونەر بوو. بەڕوانینی دووچاویشینی بێبنێت هەر لە سەرەتای مناڵیەوە بەهۆی دەنگە خۆشەکەیەوە سەرنجی دەوروبەری بۆ لای خۆی ڕاکێشاوە. دایە ئامینەی دایکی خەڵکی باکووری کوردستان بووە و دەنگ خۆشێکی تایبەت بووە. ئەو زۆرترین کاریگەری لەسەر عەزیزی کوڕی هەبووە. دوایەتی خێر بووم بام نەیدەهێش گۆرانی بڵم دەیکون نابێت بێری دەبی بە چاوەش پاش خوێن و ئەوانە بووم بە معلیم دوای تووشت زیندانێ بووم. هەر لە زیندانێش بووم کە بابم فەوتی کرد کاکم فەوتی کرد دوایە کە لە زیندانێ بەر بەس ناڕەحەتیم زۆر بەسەر هات. چەندە غەریبی چەندە بێکەسی لاوە لاوە لە خۆشی و لەیین بێ بەشێمان ئەمان لە تەمەنی لاویدا هاوسەرگیری دەکات و بەرهەمی ئەو ژیانە لەگەڵ خاتو کوبڕای غەوسی 5 خاتوونی چاوگەشن. عەزیز شاڕۆخ لەو دەنگە سوپرانۆیانەیە کە لە ناو گەلی کورددا دەگمەنن. نەوجەوان بوو ئیدێک لە ڕەفیقەکان کوتیان با بچینە باغی دار و دەستەی ئای ماملێ و ئیدێک خانەندە هەبوون دوور لە مەدانیشتن ئەوش کوڕەکانیش تەحریکیان دەکردم دەیان کرد بۆ جوابی نادێەوە یای ماملێ ئەڵامیش دەستم پێ کرد حتا بانگی شەوان گۆرانی کورد. ئەگە چوومەوە ماڵێ براژن بە ڕەحمەت بێ کوتم براژن بابم هاتووەتەوە تنیا ئەگە هاتەوە ئەژۆم لە دەنجی بوو ئسمەت ئەو هەتیوە لە شوێە دیتمیەوە یەک دەردی دامێ دەردی بە قەولی کاوکە دەڵێ بێدەرماند ناڕەحەت بووم دەمکوت بە خۆم نییە ئێحساسە لە قوڵەتی خۆمدا نابینم جلە و ژیری لەو ئێحساسەی بکەم. دەیان کورد کل دەنجی ئینسانی دەنووسێنێ دەنجی ئینسانی لە بەیندەوە لەسەر تاقچەکان کلدانێکی براژنم دیتەوە بێەوەی کەس بزانێت کلەکەم دەدەستم ڕاکرد و خواردم. دوایە وجدانم ناڕەحەت بوو دمەوە هەدیەکی خودایی بوو ئەمن بۆ دەبێ مەسەلەن ئەو دەنگەی لە بین بەرم. دوای ئەگا ئشتیام لێ بوو بێڵێم چ بکەم زۆر ناڕەحەتم شوێتە بەیانی خەوم لێ نەکەوت بەیانی ئاستان زوو چوومە باغی مکایلی زۆر لە دوورتر بوو لێ باغی بابم وەڵا لەوێ کە کوتومتی دیتم نادەنگەکە هەرماوە نەفەوتاوە. ئەو بە هاوکاری مۆسیقەژەنانی کورد لە چەندین وڵاتی دنیا کۆنسێرتی هەبووە.
کۆی گشتی بەرهەمە تۆمارکراوەکانی حەوت ئەلبۆمە. لە دوایین چالاکیدا کە بۆ یادی هونەرمەند محەممەدی ماملێ لە شاری هەولێر ڕێکخرابوو، خەڵاتی ماملەی پێشکەش کرا و لەو کۆڕەدا چەند بەرهەمێکی پێشکەش کرد و هەموو ئامادەبوانی بە چریکە سازگارەکەی سەرسام کرد. من هیوام وایە هونەرمەندانی وەکو تایر تۆفیق و ماملێ و دیلان و سێزغەر و زیرەکیش، ئاغای ڕەزازیش، ئاغای غولامیش، ئاغای خالەقی، مامەستا هێمن و هەژار و ئاشەشان یەکێک لە هونەرمەندە گەورەکانی گەلی کوردە، ئەوانە کە ڕێوشوێنی ئەدەب و فەرهەنگی کوردیان بێتان پێنیشانی خەڵکی داوە. ئومێدەوارم ڕێگای ئەوانە بگرن و بەو ڕێگایدا بوو. قسەی کۆتایی ڤار دەیکات.